هاتمە دوو هەدێل و خۆشەویستی کەسم بکڕم یەکیانەوە کە دایکی خۆشەویستمە دوێمینن کە هاوسەرم کە کۆمەڵی خۆشەویستی پێم بەخشیەوە ڕۆژی ڤاڵانتاین ڕۆژێکی خۆشەویستە بۆ هەموو دۆست و خۆشەویستەکەت کەوەی کە خۆشت دەوێت. ئەمڕۆ کە ڕۆژی ڤاڵانتاینە مشتریەکانمان بەس کوڕ و کچی گەنج نین و پیرن منداڵن کوڕ و کچی گەنج لە بۆ خۆشەویستانیان دەبن زیاتر لە ڤاڵانتاینی گوڵی سۆر دەڕواتن ینی وەچی برێن سۆر لە بۆ ڕەمزی خۆشەویستیە. سيدي عبد العزيز تلفون ما جاوبنا باشا افساله دانزیکی زیادتر ج 2000 گلا ما ایناینا جبو روژا والانتاینه و همی جورن گلانه و جور به آوان گلان لإیران لهولندا همی ما ایناینا بیره و طلبی آواج الحمدلله گلک باشه. شنی درس بکید؟ بالتفصيل كده سال بو سال خلقی ما اهل دهو که بتر حج گولیت کرد هر بسال نزدیکی اف ساله 100,000 گل داخل دهو که بینه و هر گل خانه به شیوه خو گل داخل دکانه خو کردنه بکی زانیه بکی که جماعت بتر حج گلا محمد رنگی سورد کرد بو والنتاین و گاوه گلا سور همی گلا دو بتر مصرف دبید. پرۆژێک دیاریکراوە بۆ خۆشویستن لە جیهاندا و وەلەم هەرێمە ئێمەشدا ئەتوانیت خۆشەویستی بۆ دایک و باوک یاخود هاوسەری ژیانت بە یا خۆش و برادەری بڕیت. من ئەمڕۆ هاتووم دیارێک بۆ هاوسەرم بکڕم هیوادارم بەدڵی بێت. گرنگێکی زۆر بەم ڕۆژەیەن وەکو تازەبوونەوەی خۆشەویستیەکە لە نێوان گەنجەکان و زۆر کەس سەردانیان کردوین تەڵەبیان زیاتر گوڵی سروشتیە بە تایبەتی گوڵی سوور وەکو ڕەمزێک بۆ ڤاڵانتاین